خۆی ئەزانن زۆرۆفی بەغا بەرامبەر بە کورد شێوازێکی تازەی وەرگرتووە و شێوازێکی مەترسیداری وەرگرتووە بۆیە بە چاکزانرا کە وەفدێکی بڵین پارتی و یەکێتی جارێ سەردانێکی بەغدا بدا و لەو سەردانەدا پەیوەندی بکات بە تەحالفی وەتەنیەوە و بە ڕاشکاوانە دەربارەی وەزع و زۆرۆفی ئەمڕۆی عێراق و کوردستان قسەیان دەبێت مەسەلەی باسکردنی ڕێفراندۆم و سەربەخۆیی کوردستان لەگەڵ بەغدادا مەسەلەیەکە هێشتا لە ناو حزبەکانی خۆمان هەبێ باسی بکەین. ئایا پاش ڕێفراندۆم ئێمە مناقەشەی مەسەلەی سەربەخۆیی بکەین لەگەڵ بەغدادا یا پێش ڕێفراندۆم بە هەر حاڵەتێکیش بێت لە کوردستانێکی ئازاد ئەبێ باشترین پەیوەندی هەبێ لەگەڵ بەغدا.